وانەکانی شۆڕەشێکی کە شکستی خوارد. 22 ڕێبەندانی ساڵی 1357 شۆڕەشێکی جەماوەری بەربڵاو بووکە ستەم و سەرەڕۆیی پاشایەتی تێکشکاند و کۆتایی بە دوایین حکوومەتی پاشایەتی لە ئێران هێنا. دەزگای پۆلیسی نیزامی شا سیستەمی تاکحەزبی سەرکوتی سیاسی و سوکایەتی کۆمەڵایەتی ملیۆنان کەس تێکڕووخە و خەڵک بۆ ساتێکی کورد خۆیان لە پێگەی خولقێدەرانی مێژووی خۆیان دابینی. سەرڕای هەموو ئەمانە ئەو شۆڕەشە لە لووتکەی سەرکەوتنیدا شکستی هێنا. هەڵبەت نەک بەو مانایەکە ڕووخانی دەسەڵاتی پاشایەتی شکست بوو، بەڵکو بۆ مانایەکە شۆڕەش نەیتوانی ئەو ئازادی و یەکسانی و دادپەروەری و ژیانە باشترە بەدەست بهێنێتکە لە پێناویدا خەباتیان کردبوو و لە هەناوی خۆیاندا فاشیزمێکی ئاینی جنایەتکار سەری هەڵدا کە کۆمەڵگای تووشی نەهامەتیەکی بێوێنە کرد. پرسیاری 22 ڕێبەندانی ئەمڕۆ ئەوەیە کە بۆچی ئەو شۆڕەشە توانی ڕژیمی پاشایەتی بڕووخێنێت نەیتوانی پێش بە دامەزراندنی ستەم و سەرڕۆیەکی نوێ و قوڵتر بگرێت. شۆڕەشی ڕێبەندان شۆڕەشێکی دژواز بوو. تەرکیزی دروشمی سەرەکی شۆڕەش لە دژی دەسەڵاتی پاشایەتی ئەوەندە قورس بوو کە خەڵک بە تەواوەتی دەیانزانی چیان ناوێت، بەڵام هیچ وێنایەکی ڕوونیان نەبوو لەوەی کە چیان دەوێت و چۆن بەدەستی بهێنن. نا بۆشە گشتگیر و یەکگرتوو بوو، بەڵام بەڵێ بۆ داهاتوو ناڕوون و پرشوو بڵاو بوو. ئەم ناڕوونیە بۆشایەکی گەورەی لە ناو ڕیزی جەماوەری بزوسنەوەکە و جاواکاریە ڕەواکان و ڕێبەرایەتی کۆنەپەرستانەی بزوسنەوەکەدا دروست کرد. کاتێک بەشێک لە هەژاران و چەوساوەکان کەوتنە شوێن ئاخوند و مەلا کۆنەپەرستەکان بە ڕێبەرایەتی خومینی، هێزێکی بەرین کەوتە دەست کۆنەپەرستانی ئیسلامی، هێزێکە نەک لە وشیاری سیاسی دموکراتیک بەڵکو لە تۆڕەکانی بەسیجی ئاینی و فەرهەنگی گوێڕایەڵ و بەڵێنی چارەسەری هەموو شتێک لای ئیسلامە وزەی بەدەستهێنا. ئاخوندە کۆنەپەرستەکان خاوەن پێگە و باڵادەستیەکی ئەوتۆ و چارەنووسساز بوون کە زۆرێک لە هێزەکانی دیکە لێ بێبەش بوون. هێزێکی ڕێکخراوەیی کە ئامرازەکانی وەک ڕێکخراوە و ناوەندە ئاینیەکان، دەستەی ماتەمینی، مزگەوت، منبەر و منسۆنەری خاوەن عەمامە و بێعەمامەیان لە هەر گۆشە و کەنارێکی ئێراندا لەبەردەستا بوو. هەموو ئەمانە تۆڕێکی ئامادە بەکاری سەرتاسەری بوو کە دەیتوانی پەیامەکە بگەینێت و هێز کۆبکاتەوە و نەزم دروست بکات و پێگەی نەیارەکەی لاواز بکات. ئەم تۆڕە پێویستی بە مۆڵەتی فەرمی نەبوو. ساڵانێک وەک حکوومەتێک لە ناو حکوومەتێکدا بوونی هەبوو و لە لووتکەی شۆڕەشدا بە خێرایی مێدانەکەی گرتە دەست. لە ئەنجامدا دروشمە جەماوەریەکان لە ژێر گوشاری کاریگەری مەلا و ئاخوندە کۆنەپەرستەکان و دام و دەستگا تەبلیغاتیەکەی وەرگیردرایە سەر کۆماری ئیسلامی، وەرگیڕانێک کە لە ڕووکەشدا بەڵێنی کۆماری دەدا، بەڵام بەکردەوە دەوڵەتێکی ئایدۆلۆژی دروست کرد کە دواتر بوو بە فاشیزمێکی مەسهەبی بە تەواومانە و زەبرێکی قورسی لە زۆربەی دەستکەوتە مۆدێرنەکانی خەڵکی ئێران هەر لە شۆڕەشی مەشروتەوە بگرە تا ئەزمونە ئازادی خوازەکانی تا ئەو کاتیدا. سەرکوتی ڕێکخراو لە ناوبردنی نەیار، هەڵاواردن لە دژی ژنان و نەتەوەکانی دانیشتووی ئێران، کەپکردنی دام و دەستگا سەربەخۆکان و گۆڕینی ئاین بۆ ئامرازێکی هێز بوو بە ڕەوتێکی یاسایی لە ژیانی ژێر دەسەڵاتی نیزامی نوێدا. بەڵام 22 ڕێبەندان تەنها ڕۆژی یادکردنەوە لە شکستێکی مێژووی نییە، بەڵکو ڕۆژی وانەوەرگرتنیشە بۆ ئەمڕۆ. ئەگەر شۆڕەشی داهاتوو ئێران نایەوێت چارەنووسی شۆڕەشی 1357 بەسەردا بێت، دەبێت لە دژوازیەکانی ئەو شۆڕەشە وانەوەربگرێت و ئەم جارە سەرکەوتنی شەقام بە سەرکەوتنی سیاسەت و ڕێخستن و بنیادنانی داهاتووەوە گرێ بدات. وانە یەکەم ئەوەیە کە نابێت ڕێگە بدرێت شۆڕەش لە نیوەی ڕێگادا تووشی نسکۆ بێت. ساڵی 1357 ڕێک لەو کاتەدا کە شورا جەماوەریەکان لە شوێنە جۆراوجۆرەکان لەوانە لە پیشەسازی نەوت لە ناوەندە کرێکاری و کارمەندیەکان و تەنانەت لە گەڕەکەکانیشدا پێکدەهات، هەوڵەکان بۆ وەستاندنی شۆڕەش دەستی پێکرد. هێشتا هاوسەنگی هێز بە قازانجی بزوسنەوەی ئیسلامی جێگیر نەبوو بوو، بەڵام میکانیزمەکانی گواستنەوەیکی کنترۆڵکرا و چالاک کرابوون.
بەرپرسانی زلهێزە سەرمایەداریەکان کە نیگەران بوون لە ئەگەری بەهێزبوونی پێگە و نفوزی سۆڤیەت لە لووتکەی ململانێ جەنگی ساردا بە خێرایی کەوتنەخۆ. لە دانیشتنی گوادالۆپدا گەیشتنە ئەنجام و ئەرتەشی شایان کە پایەی سەرەکی مانەوەی دەسەڵاتی پاشایەتی بوو ڕازی کرد لەگەڵ بەدیلە ئیسلامیەکەی سازش بکات. دەرەنجامەکەی ئەوە بوو کە شۆڕەش بەر لەوەی ناوەند و دامەزراوە دیموکراتیک و جەماوەریەکانی بەڕادەی پێویست جێگیر بن بە ئاقارێکی دیکەدا برا و دامەزراوە نوێیەکانی سەرکوت خێراتر لە دامەزراوەکانی ئازادی پێکات. ئەمڕۆ مەترسی دووبارەبوونەوەی هەمان لۆژیکی وەستان و بەلاڕێداچوون لە ئارادایە. لەلایەک سەڵتەنەتخوازان خۆیان لەوە خۆش کردووەکە بگەن بە تەختی دەسەڵات و بە پشبەسن بە پشتیوانی دەرەکی بە تایبەت ئەمریکا و ئیسرائیل هەوڵی گەڕانەوەی سەر لە نوێ دەسەڵاتە لە دەستچووەکەیان دەدەن. لەلایەکی دیکەوە ئەمریکا لە ژێر سایە شەڕ یان هەڕەشەی شەڕدا بە دوای دروستکردنی ئاڵتەرناتیڤی دڵخوازی خۆی لە ناوخۆی ئەم ڕەژیمەیە. بەدیلێکە ڕەنگە لە ڕووکەشدا نەرمتر بێت بەڵام مەرج نییە بەمانەی ئازادی و دادپەروەری بۆ خەڵکی ئێران بێت. ئەگەر شۆڕش لە نیوەی ڕێگادا تووشی نسکۆ بێت لەوانەیە پرۆسەی گۆڕینی ڕژیم بۆ گۆڕینی هەیکەلی دەسەڵات کورد بکرێتەوە و ڕۆڕەوەی ستەم و سەرەڕۆیی سەر لە نوێ بەرهەم بهێنرێتەوە. وانەی دووهەم ئەوەیە کە نابێت ڕێگە بدرێت شۆڕش ببێتە قوربانی ئامانجە ناڕوونەکانی خۆی. لە مانگەکانی کۆتایی دەسەڵاتی شادا ئاوات و ئارەزوەکانی خەڵک بۆ ئازادی و ژیانێکی باشتر کەوتە ژێر کاریگەری دروشمە نەرێنیەکان. مەرگ بۆشە ببوو بە خاڵی کۆکەرەوەی جەماوەر بەڵام وەڵامێکی ڕوونی بەو پرسیارە نەدایەوە کە دەبێت چه سیستمێک جێگەی بگرێتەوە، مافە سەرەتاییەکانی خەڵک چۆن دەستەبەر دەکرێت، ڕۆڵی ئاین لە حکوومەتدا چییە، مافی ژنان و نەتەوە و کەمینەکان چی دەبێت، پەیوەندیەکانی نێوان کار و سەرمایە چۆن ڕێک دەخرێن و میکانیزمەکانی ڕێگریکردن لە گەڕانەوەی سەر لە نوێ ستەم و سەرەڕۆی چی دەبێت. ناڕوونی ئامانج مەیدانیدا بە هێزێکی خاوەن بەرنامێکی هەرچەندە کۆنەپەرستانە بەڵام یەکدەست و ڕێکخراوی ئۆتۆ بوو کە دەیتوانی دەست بەسەر دەسەڵاتدا بگرێت. ئەگەر شۆڕشی داهاتووی ئێران نەتوانێت ئاسۆیەکی ڕوون و شیاوی تێگەیشتن لە ئازادی و یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی بخاتە ڕوو، بێگومان لەگەڵ هەمان مەترسی بەرەڕوو دەبێتەوە. وانەی سێهەم ئەوەیەکە ئاڵتەرناتیڤی ڕژیمی ئیسلامی لە بنەڕەتدا لەسەر بەستێنی شەڕ و ململانەکانی ئێستا و ناخۆی وڵاتدا پێک دێت. ئیسلامی سیاسی لە ساڵی 1357دا تەنها بەهۆی ئایدۆلۆژیا یان کاریزمای خومینی نەبوو کە سەرکەوتنی بەدەستهێنا، بەڵکو لەوەش گرنگتر بەهۆی هەیکەلی ڕێکخراوەیی نافەرمی ئاینی شیعە بوو کە ساڵانێک بوو وەک دەوڵەتێک لە ناو دەوڵەتدا مامەڵەی دەکرد و ئامرازەکانی کۆکردنەوە، پارە، تەبلیغات و تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروەها ڕێبەری لەبەردەستا بوو. ڕژیمی شا ئەم ڕەوتێ تەحەموڵ کرد و تەنانەت لە هەندێک حاڵەتدا ئیمکانی بەهێزبوونی پێدەدا. هێزەکانی تر تەنانەت ئەگەر لە مەشروعیەت و جێگە و پێگەی کۆمەڵایەتیش بەهرەمەند بوو بێتن بەڵام ڕێخستنێکی خاوەن ڕەگ و ڕیشەیان نەبوو. کەواتە بۆ ئەوەی شۆڕشی داهاتوو سەربکەوێت هیچ ڕێگایەکی تر بوونی نییە جگە لەوەی کە دەبێ پرۆسەی ڕووخاندن لە هەمان کاتدا پرۆسەی داڕشتنەوەی دەسەڵاتی داهاتووش بێت، واتە پێویستە لەسەر بەستێنی خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی دامەزراوەکانی سیستەمی نوێژ بنیاد بنرێن. ڕێکخراوە خۆجێیە بەردەوامەکان، شورا و کۆڕ و کۆمەڵەکان لە شوێنی کار و ژیان، تۆڕی هاوپشتی و بەرگریکردن لە مافە سەرەتاییەکانی خەڵک و میکانیزمەکانی بڕیاردەرانی بە کۆمەڵ کە هەم بتوانن نوێنەرایەتی ویست و جاواکاریە هەنوویەکەیەکان بکەن و هەم داهاتووی گۆڕانکاری دیموکراتیک و ژیانێکی باشتر گەرانتی بکەن. ئەگەر بڕیارە 22 ڕێبەندان تەنها ساڕۆژێک نەبێت و ببێتە وانەیەکی سیاسی، پەیامەکەی ڕوونە. شۆڕش بە بێبوونی ئاسۆیەکی ڕوون، بەبێ ڕێخستنی سەربەخۆ و بەبێ پێکێنانی ناوەند و دامەزراوەی دیموکراتیک دەتوانێت بکەوێتە دەستی هێزێک کە ئەگەر لە ناخۆی کۆمەلگاشەوە سەر هەڵبدات بەڵام لە دژی کۆمەلگا حکم دەدات. 22 ڕێبەندان ئەزموونێکی مێژوویەکە هەم توانایی و پۆتانسیێلی بەهێز و شۆڕشگەرانەی خەڵکی ئێران نیشان دەدات و هەم هۆشداریەکە سەبارەت بەو مەترسیانەی کە دەتوانن
ببنە هۆی نسکۆی شۆڕش. پێویستە وانەکانی ساڵی 1357 ببێتە هەوێنی هۆشیارێکی قوڵتر لەو بزووسنەوەی ئێستادا. ئەمڕۆ کۆمەڵگە ئێران بە بەراورد لەگەڵ 47 ساڵی لەمەوبەر بە ئەزموونتر، وشیارتر و لێبڕاوترە. ژنان لە ڕیزی پێشەوەی خەباتدا وەستاون و بزووسنەوەکەیان کردووە بە بزووسنەوەیەک بۆ ئازادی ڕاستەقینە. 22 ڕێبەندان وە بیرهێنەرەوەی ئەو ڕاستیەیە کە شۆڕەشێکی بێ ئاڵتەرناتیڤی ڕوون، بێ ڕێخستنی جەماوەری و بەبێ ئاگایی لە پیلانگیریە ناوخۆیی و دەرەکیەکان دەتوانێت کارەساتی لێ بکەوێتەوە. بەوانە وەرگرتن لەم ئەزموونە تاڵە دەتوانین ڕێگا بۆ سەرکەوتنی ڕاستەقینە خۆش بگەین.